بناوی خۆی مەزن من ناوم علی مەلەعارف کۆکۆیی لە ساڵی 1970 لەدایک بووم لە سات و چرکە ساتی کیمەبارانکردنەکەی هەڵەبجە ئێمە ماڵمان لێرە بوو لەم شارە بوو قوتابی پۆلی چواری خوێندنی ئیسلامی بووم هەتا 16 سێ ئێمە لە ڕووی ژیان و ئابووری و هیچ کێشەیەکمان نەبوو دوای گازبارانەکە دیارەوەکە خەڵکە ئاوارەی ئێران و ئۆردوگەکانی ئێران بووین ئێمە قەدەرمان وا بوو هەر بۆ جاری یەکەم کە ئەنفال دەست پێ ئەکات ئێمە ئەنفال ئەکرین بۆ ئۆردوگای ئەفغانیەکان لە ئێران کەوە پێم حدودی رووسایە ئەوە ژۆرێک بوو لە ئەنفال پاش چەند مانگێک گەڕاینەوە بۆ ئۆردوگەکانی سنووری کوردستانی ئێران ئێمە لە ئۆردوگای سەریاس گیرساینەوە بۆ جاری دووەم هەتا ڕۆژی هەشتی 1970 ئێمە لە ئۆردوگا وەکو ئەو خەڵکە ژیانم لەسەر ئەبرد پێش هەشت کە هەشتێکی 1970 ڕێکەوتنامەی عێراق و ئێران مۆر بکرێ و شەڕەکە بوەستێ لە بینی ئەو دوو وڵاتە دەنگۆیەک هەبوو لە هەموو ئۆردوگاکانی ئێرانە دەنگۆی دیارە حکوومەتی باسی عێراقی بوو کە گوایە ئەوەی بڵاو کردبوویەوە لە ڕێگەی سی خوڕەکانیەوە حکوومەتی عێراقی بەنیازە هەڵەبجاوەدان کاتەوە جار کەسێ ئێوێ بچێتەوە بۆ زێد و خاک و وڵاتی خۆی ئەتوانین ناونووسی خۆی بکە بە شێوەیەکی ئاشکرا لە حکوومەتی ئێران ناونووسی خۆی بکات و سەیران پێ بدەن و بگەڕێنەوە بۆ شار وڵاتی خۆیان لە نوێی هەشت کە یەک ڕۆژ دوای ئاگربەستەکەی ئێران و عێراق بوو کۆمەڵی خەڵکی زۆر لە ئۆردوگاکانی ئێران کە خەڵکی هەڵەبجە بوون دانیشتووی ئۆردوگاکانی ئێران بوون بە ئومێدی ئەوەی کەوا بێنەوە هەڵەبجە بۆ جارێکتر ئاوادانکەنەوە ناونووسی خۆیان کرد بە ئاشکرا بە دیارچاوی دەوڵەتی ئێرانەوە ئێمەی تەسلیمی سوپای عێراق کرد لە سنووری تەوێڵە ژن و مناڵەکانیش هەتا دوای نوێژی عەسر لێوە دەست بەسەر بوون لە دوای نوێژی عەسر بانگەوازیان کرد هەموو کەسێ عەشای لە کەم سیارەیە سواری سیارەکە بێ هەر سیارەیەک پاسەوانی تایبەتی خۆی لەگەڵا بوو بەڕێ کراین وتمان بۆ کێمانە بن وتیان ئەتان بێن و بۆ هەڵەبجە طبعا درویان کرد گەیشتە خوڕماڵ قەرارە بەلای چەبە بۆ هەڵەبجە بگەڕێنەوە چوە جادەی عەربەت بۆ کێمانە بن کاکە وتیان ئەتان بینە زەڕایان درویان کرد هەتا مەغریبێک ئێمان کرد بە تەوارەکەی سلێمانیە لەوێ دەست بەسەر بووین زۆر ئیهانەیانەکەین لە ڕووی دەرونیەوە لەوێ تقریبان یەک هەفتە دەست بەسەر بووین یەک دوو ڕۆژ پێشەوەی کەوا بەڕێ بکرین بۆ نوگرە سلمان هەموو وردەکاریان لەگەڵ ئەمە یەکلای کردەوە هەموو پرسیار و وەڵامێک لێرە مەشهەدەکەی قیامەت دەست پێکە ئەو مەشهدەی کە خوا فەرمێ ئەو هەموو کەسوکارەکان لە یەک جیاکرێنەوە کوڕ لە باوک خێزان لە هاوسەری برا لە برا خوشک لە خوشک بەیعاس ژنان بۆ لایەک کچان بۆ لایەک پیاوی پیر بۆ لایەک گەنجەکان بۆ لایەک ئەوانە ئەوەی کە ژن و کەس بوو پاسی ڕیمیان پێدەکاتە 42 نەفەری بوو درێژێک بوو ئەوانە بەتایبەت کران ئەو پاسانە لێرە ئیتر تەعزیە و گریان و شیوەن دەست پێ ئەکات چکە تۆ نازانی ئەمانە بۆ جیاکرانەوە لە یەک بۆ کوێیان ئەبەن بۆ شوێنێکی نادیار پیاوەکان بەجیە گەنجەکان سارەی کەپسی پاسیان بۆ هات بەرحاڵ ڕەتلەکە بەڕێکەوت بۆ کوێ نازانین درێژایی ڕێگە ئەڕوا نازانین بۆ کوێ ئەڕوا کەس قسە ناکە ئێمە تاو سژنین ئەمە چەند جارە سژنین ئێمە لە پاسی کەپسین ئێمە ڕۆشنایی نابینین ئێمە نازانین دایک و باوک و خوشک و براو ئەمانە لە کوێن تقریبا ئێمە 12 گەنج بووین جەمالی مامە ڕسوڵم نەریمانی مامە حاجیم کاک ئەنوەری برام مەجموعەی تر ئەوانەی کە بەداخەوە ناوەکانم لێر نەماوە ئێستا شەو داهات و ئێمە بەڕێ ئەەکەین ئێمە ڕێەکەی و نازانین بۆ کوێ من هێندە نازانم خەوم لێکەوت و یا بوراومەتەوە لەناو ئەم پاسە کە جلبەرمان لەبەری خۆمانە لە گەرمان لابرد شەرم و حەیا نەبە لە نێوانمانە لەبەرەوە کاتێکمان زانی هەستم کرد بەیانی زووە دەستکرا بە گریان و هاوار و ئەوانە وتم چییە وتیان کاکە ئەم سیارەکان لە جادەی قیر لایەن داوە چوە جادەی خۆڵ ئیسە لەو لەژێر ئەو خۆڵا ئەمانکە بەژێر ئەو خۆڵە و کۆتاییمان پێێت هەتا ئەوەی کەوا کاتێکمان زانی سیارەکان بەڕەت هەمووی وەستا کردیان بە بینایەکی زۆر زەخمە زۆر گەورە ئەمە نوگرە سلمانە لەوێ پیاوێک لەناو ئێمە هاواری ریاسا کاگەڵاکەرم باوکیمە سلمان هاواری وتی کاکە ئەم خەڵکە چی کردو وای لێکەن تەنیا یەک قسە هێندەیان کێبڵکاری کرد 15 ساعت نەماوێ عەمری خۆی کردەوە پیاوە ئێستا ڕفاتەکەی لەوێ
ئێمە بەو جۆرە نوگە سلمانە ژیانمان بەسەر برد لە ڕووی خۆراک و ڕۆژی سێ سەمون ئەوە کێشەی خۆتە لە ڕووی ئاوە ڕۆژی تەنکەری ئاوی تاڵی سوێری گەرم ئەهات ئێمە هەموو تەنکی و تەنکی سەربان و تەبەدۆرێکمان ئەو جامە ئەو قوتوە شڕوشتانی کە ناو نوگە سەمانە کەوت بوو کۆمانەکردن ئەومان تێکرد هەڵمانەواسیم کە ئیسفادەی لێ بکەین لە ڕووی تعزیبی نفسی و هەموو جۆر تعزیبی نفسیان ئەداین ژنەیان پێدان ئیهانیان پێکردین سوکاتیان پێکردین تێڵدانیان نەکردین بە هەموو جۆری هەموو شتێک مەمنوع بوو لە ئێمە هەتا ئەوەی کەوا ئێمە دۆخی خۆمان باس کرد بۆ ئیدارەی نوگرە سەلمان لەوێ پاش ماوەیەکی کەم مردن دەستی پێکرد مردنی گەرمانەکان بەردەوام بوو فەقیرانە هێندە ژیانیان نەما بوو نان ئەتوانین بڕۆن مردوەکەی خۆشیان بکەن بەژێر خۆڵۆ لەبەر ئەوە خەڵکی هەڵەبجەی خۆمان بە فەزلی خوا خەڵکی هەڵەبجەی خۆمان هێندە بەخشندن هێندە گیان لەسەر دەستن یەکێ لەوانە بۆ نمونە باسەکەم وەک خۆڵکێشان ناوکەوەی کەوا خەڵکی هەڵەبجە هەموو شاهید ئەو بینینن کە بینیویانە و ئەزان کەوایە برا گەورەکە من بە ناوی کاگەنوەر لەوێ هاتە ساحەی سجنەکە هاواری ئەکرد کاکە ئەمە فلان کەسی خۆمانە وەفاتی کردووە چەند گەنجێک بێنە خوا بابچین بیکەن بەژێر خۆڵۆ هێندە خۆی ئەم کردداری تکرار کردووە خۆی تووشی نەخۆشین بوو کاتێککە دکتۆر سادات کە میسری بوو وەک خۆبەخش ئەوژات بۆ خزمەتی ئەو خەڵکە هاتە سەر براکەی میکە نەخۆش بوو کەوت بوو لە جێگا بە حکمێکان برامە ناسراو بوو ناو ئەمن و ئیستیخباراتەکانی ناو نوگرە سەلمانە کە ئەم پیاوێکی خۆبەخشە و فیداکاری ئەکا بۆ شاردنەوەی ئەم مردوانە هاتن لە قاعەکە دەریان کەوتیان کاکە بیەن ئەمە مەڕەوە لێرە تۆزی هەوا ئیگرێ با لێرە بێ ئەمە هەموو پیاوەتێکی بەعسیەکان بوو تاو کاتێکەوە دکتۆرەکە بە تەواوەتی یعنی ئەمەی ناومێت کرد دوای چەند چرکەی کەم بەراکە من گیانی سپار بەداخەوە پێتەڵێم خەڵک لەسەر دۆسی ئەنفال لەسەر بەدواداچون بۆ مافی خۆی لە کێ وەربگرێ نەوەستاوە تا ئەو کاتی کە من بۆت باسەکەم ئەو مێژووەکەیە هەتا 24 ساڵی 2011 کەس سودمن نەبووە وەکو ڕزگاربووی شاڵاوی ئەنفال بە قەڵەمێکیش نەمادیەن و نەمعنەویەن بە درێژای حکوومەتەکانی هەرێمی کوردستان یەک بەدوایەکە هیچ کەسێک لە سونی هەڵەبجە وەکو ئەنفال سودمن نەبووە هیچ کەسێک هەتا ئەم مێژووی کە ئێمە کۆمەڵەیەکمان خستە سەر پێ بە سەرپەرشتی ڕۆژنامەنووس کاک عەبدولقادر وفاتی فەرمووە خوای گەورە عەفوی کات لەو کاتەوەی متوانیمان بە دواداچوونین بۆ میشانە دەرگا نەماوە لێی نەدەین شوێن نەماوە نەڕۆین حکوومەت و پەرلەمان و وەزارەت و مەکتەب سیاسیەکان و حیزبەکان و بەڕێوەبەرزیندان سیاسیەکان و ئەمانە هەمووی ئێمە ئەناسن و ئاشنان بە ئێمە وازان کەیسەکەی ئێمە چییە بەڵام بەداخەوە هەتا ئەم چرکە ساتەوەکو پێویست بەڵێ پەرلەمانی کوردستان یاسای جوانی هەیە یاسای ژمارە 11 ساڵی 2011 کە 11 ئیمتیازی تایە بۆ من بۆ ڕزگاروی شاڵاوی ئەنفال بەڵام تا ئیسە بە دواداچوون ناکە پەرلەمان لێپێشینەوەی لەگەڵ حکوومەتە ئێمە هەمومان ئەو گروپ و کۆمەڵێکە دروستمان کردووە مەرج نییە من بم ئەکری ئەمڕۆ من بم سبەینێ برادێکی ترە لەبەرەوە ئیشەکانی ئێمە ئاوایە لەکوێ پێویستی کرد وەکو شتێکی ئامادەی بەدواداچوونەکە من بەنسبەت ژیانی خۆم بەنسبەت حاڵی خۆم من موچەی من حەی 250,000ەکەم بۆ کراوە هیچی تر بەمەرجێ لە کۆی ئەومە ئیمتیازە هیچی تر ئەوە من باشەکەیانم بەڵام خۆم لەگەڵ بەڕێکردنی ئەم دوکانە ڕۆژانە هەمیشە سەرقاڵم 12 مانگە سەرقاڵی کەیسی ئەنفالی هەڵبجە بەڕاستی ئەم کتێبانە هەموو کتێبەکان ئەمە تونی مەرگە لەم کتێبە پێتەڵێ ئەو بەڵگەنامانەی کەوا حکوومەتی عێراقی خۆی بەدەستی خۆی ڕسوا کرد یەکێ لەوانە لاپەڕاشتاونەوە ئەم کتێبە شادەوفاتی براکەی منە کە حکوومەتی عێراقی خۆی ئەو کاتە نووسیوەتی بۆ ئێمە کە لە فەرمانگەکانی حکوومەتی عێراقی ئەو کاتە ئەم پیاوە شەیدی نوگرە سەلمانە ئەم بەڵگەنامەیە ئەم کتێبە هەمووی بریتە لەم مەوزوعە ئەمەی تریان من پێتەڵم من 12 مانگاوە هەموو ڕۆژێ هەموو شەوێ من وەکو خۆم هەموو جاری دووپاتیەوە کە مەڵە من ئامادەم بۆیش ئەنفالی هەڵەبجە بە پێی پەتی لەسەر ئەرک و مەسرەفی خۆم شەو ڕۆژم بۆ نییە ئەم کتێبە هەمویان باس لە ئەو تراژدیانەیەکە کە لە نوگرە سەلمانە ڕوویداوە بەڵام بە ئێمە چی کاتێک کە تۆ 36 ساڵ بەسەر ئەم مەوزوعە بڕە خەڵک سودمەند نەبوو خەڵک مرد خەڵک بەتاو بۆ نمونە ئەم پیاوە هەڵەبجەیە تاکە کەسێکەوە توانانی ڕۆمانێک لەسەر ئەنفەرەکانی هەڵەبجە بنووسێ سپۆنسەرێکی نییە کە 15 وەرەقەی تێچێ ئەم کتێبە چاپ بکە خەڵک بیبینێت
بەڵام ڕاستی هۆکار زۆرن بۆ جێبەجێنەکردنی ئەم یاسا ئەکرێ بڵێم هۆکاری سەرەکی خەڵکی ڕزگاربووی شاڵاوی ئەنفالە هەتا خەڵک 36 ساڵ بێدەنگ بێ حکومەت 66 ساڵ بێدەنگ بێت